پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەزانێ زۆرێک لە پیاوەکان حەق و مافی خێزان و ژنەکانی خۆیان فەرامۆش ئەخەن لەبەر خاتری بەرژەوەندی خۆیان لەبەر خاتری مەسلحەتی خۆیان ئامادەنین بچووکترین قوربانیەک بدەن بۆ ئەوەی کەژاوەی خێزانیان بە چاکی بە باشی بە بەرزی بمێنێتەوە بۆ ئەوەی خێزانیان بەردەوامی و درێژەیی پێ بدەن پیاوی وا هەیە ئامادەیە خێزانەکەی خۆی لێ جیابێتەوە منداڵەکانی بێدایک بن بێناز بن بەس بەرژەوەندیەکەی خۆی و کارەکەی خۆی و مەسلحەتەکەی خۆی لەسەردانەنێ کاکە ژیان وایە پیاوەکان بۆ خاتری خوا خێزان بە ئارامی و بە تەبایی نامێنێتەوە بەردەوام نابێ ئەگەر ئێمە بۆ هێندێ شت قوربانی بۆ هێندێ شتی تر نەدەین سنەتی ژیان وایە ئەبوو هورەیرە فەرمێ سەروەرمان فەرمی صلی الله عليه وسلم استوصوا بالنساء خيرا متفق عليه أخرجه البخاري ومسلم وأحمد عزيز ما نفرم صلى الله عليه وسلم ئامۆژگاریتان ئەکەم یاخود لە نێوان خۆتانە بەردەوام ئامۆژگاری یەکترکەن لەگەڵ ژنان و خێزانەکانتانە باش بن ئەگەر کەم و کوڕیەکیشی هەبوو هەڵۆپەڵەیەکیشی هەبوو چاپۆشی لێ بکە چونکە ژن لە هەموو شتێکا وەکو پیا بیر ناکاتەوە عەقڵ و میزازی ژن جۆرێکە پەروەردگار دروستی کردووە و ژن بە شێوازێکە پیاویش بە شێوازێکە ناکرێ یەک بڵێ ساردا ئەوەکەی تر بڵێ گەرمە یەک بڵێ ڕەشە ئەوەکەی تر بڵێ سپیە هەر یەکێک لە دۆڵێکا بخوێنن هەر یەکێک لە دۆڵێکا بن هەر یەکە و بە ئاوازێک بخوێنێ و هاوارکە چونکە گەر من تۆم نەوێت تۆ منت نەوێت دوژمن دەمانخوا کامانی بووێ خێزانێ لە نێوان خۆیانە دژبن هەموو کەس ئەتوانێ بۆ ئەوان دژبن جوانی گوتووە پیرەمێردی شاعیر